ڕێکلامکردن لە بکە بە ژمارە موبایلی 1970 470 52 64. رادیۆی میلی گەڕیان دەنگی زوڵاڵی نەرمەندان. بینەرانی ئازیز و خۆشەویست لە هەر شوێنێکن جوانترین سڵاوی هیوا خاکیتان ئاڕاستە ئەکەم لە بەرنامەی خۆمەوە بەرنامەی گوڵستان هونەرستان ببورن لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا لە شەوان کاژمێرنەوە لە خزمەتی ئەوەی ئازیزە ئابم لەگەڵ میوانە ئازیزەکەمە هیوادارم میوانێکی ڕۆحسوچی ماڵەکانتان بین لە تەلەڤیزیۆنی ئێچدی و ڕادیۆی گەڕیانی خۆشەویستەوە هیوادارین خزمەتێک بۆ کەسانە بکەن کە هونەردۆستن و وەکو خۆم و ستافی رادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان پیرۆزبایی مانجی ڕەمەزانی خۆشەویست لە سەرجە موسڵمانانی گیان و لە موسڵمانانی کوردستان بە تایبەتی ئەەکەم و هیوام ئەم مانگە بێتە مانگێکی ئاشتی و تەبایی و خۆشی و پێکەوە ژیانی هەموو هاوڵاتیان و خی گەورە قەڵەمی عفو بەسەر گوناح و کردار نەشنەکانمان نەبێنەوە ئیشەڵڵا هەموو ڕەمەزانێک شاد بینەوە بە یەکتری و ئیم شەویش میوانێکی ئازیزم لە بەرنامەی هونەرستان لە رادیۆ و تەلەڤیزیۆنی ئێچدی گەڕیان میوانێکی زۆر ئازیز و خۆشەویست کاکە چێنەری ئەزیزە کە بە دەنگە خۆشەکەی ئیم شەوە ئەرکی کێشاوە بۆتە میوانی هونەرستان لە تەلەڤیزیۆن و رادیۆی گەڕیان هیوادارم کاکە چێنەر بەخۆی و دەستەگوڵێکی جوانی هونەری کوردی و دەنگی خۆشەوە ئەم شەو چەند شتێکی خۆشمان پێشکەوە پێڵێن بەخێربی کاکە چێنەری خۆشەویستی کاکە چێنەر نازناوی کاکە چێنەر من چێنەرەکەی بەس حەزەکەم نازناوەکە حەزەکەی بە چی بێ وەکو هەر چێنە ڕەسوڵە نازناوە هەر ناوی باوکتە بەس نەبوو ناویکەمنەوە زۆر بە خێراتنی کاکە چێنە ڕەسوڵی خۆشەویستەکەی دەربەندی گەنج تازە پێگەشت و دەنگێکی خۆش ئەزمونێکی گەورە لەگەڵ عاسب بەتوانایی بەناوبانگی شاری سلێمانی کاکە ئاری فەوزی خۆشەویست کە خەباتێکی درودرێژ و ئەزمونێکی گەورەی هەیە لە بواری مۆزیکژەنینە بەخێربی کاگاری سەرسپاسکاگیواگیان پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە سەرجەم موسڵمانان لە هەموو گەلی کوردەکەم هیوادارم مانگی ڕەمەزان بێتە مای خێر و بەرەکەت و ئاشتەوایی بۆ گەلی کورد و بە دڵخۆشیەوە ئەم جەژنە بەڕێبکەین و ئامین زۆر بەخێر بێ کاکە ئاری خۆشەویست و دەستخۆشەریش لە بەرنامەکە دەکەم بەڕاستی بەرنامێکی جوان هیوادارم کاری جوانتر و جوانتر قوربان سپاس دەکەم ئینشەڵا بە هیمەتی خی گەورە ئێوەی ئازیزان و هونەرمەندان ئینشەڵا بەرنامەکە بەرەو پێش دەبین و هیوامان ئەوەیە کە بینەران و بیسەرانی خۆشەویست هەر شوێنێکن لە بەرنامەکەمان ڕازی بێ کاکە چێنە ڕەسوڵی خۆشەویست جا سەرەتا ئەمێ نازانم پرسیار بکەمیان گۆرانی بە کێفی دەنان نە سەرتا پرسیارێک لێکەمە وەکو داخبوونەوە بەرنامەیە جوانەکە بە گفتوگۆ بێ کاکە چێنە سەرەتایی دەستپێکردن بە هونەری میلی تەڵ هونەری میلی هونەرێکی زۆر گەورەیە هونەرێکە زۆر خۆیوێژی و ڕاستە و خۆی و لە هەموو شوێنەکە کاگاری خۆی ئەزمونێکی لە ئێمەش زیاترە کە هونەری میلیەکێک لە هونەرانی کە هەمیشە توانی ئەسپی خۆ وەگە توانە هەبێت لە هەموو شوێنەکە ئەسپی خۆ تا بێجا بزانین کاکە چێنەر لە ساڵی چەند و لە چەند دەستی کرد بە گۆرانیوتن و چۆن هەستی بەوە کرد کە دەنگێکی خۆشی هەیە کاکە هیواجان قسەکەی تۆ جوانە من لە 2010 و 11 دەستم کرد بە گۆرانیوتن و لەگەڵ هونەرا بەڕێم کرد لە 2014 دایکم عەمری خۆی کرد لێی دابڕام خۆش بێ و جگەی بەهەش بێ لێی دابڕامەتر هەتا 2020 کە دەستم پێ کردوەوە خی گەورە لە دایکی تۆ خۆش بێ ئیشەڵڵا دایکە نەماوەخوالیان خۆش بێ هۆشی کە دایکی ماخۆی بۆیان پارێزە ئیشەڵڵا کاکە چێنەر بە حکمی ئەو کۆسپە گەورەی کە لێتان قەوماوەکەوەی کە دایکت خۆعافیکە بردیەوە بۆ بارەگای خۆی خی گەورە ئیتر لە 2010 بڵێن هەر چالاکیکەم تا ئەم دقیق بڵێن دەرنەکەوتووە لە 2014 عەمری خۆی کرد دە تا 14 بەردەوام لە 14 عەمری خۆی کرد وەستان هەتا 20 هەر سەرکەوتووی بی ئینشەڵڵا خۆشەویست هیوام وایە ئینشەڵڵا هەمیشە ئەوەی من لە نزیکەوە جۆم لە دەنگە بۆ هیوادارم بیسەرە و بینەری خۆشەویستی کاکە چێنەر خۆشەویست بێ بە ئاوازە جوانەکان بە گۆرانی جوانەکان جا کاکە چێنەر بە پرسیارەکان هەڵگرین بۆ دوایی ئێستا لەگەڵ کاگاری خۆشەویستە گۆرانێکی خۆشمان پێشەشن بۆ ئەم ڕەمەزانەکەی خۆتان نەزان خەڵک بە حکمی بە ڕەمەزان و تۆ زێ بێتاقەتە ڕۆژانە بزانین چیت بۆ ئامادە کردوین بە سەرچاو گۆرانێکی کارۆ عوسمانە خوالی خۆش بێ هیوادارم جێ ڕەزامەندی هەموو لایەوێت و بەدڵی هەموو کەسێ دەستخۆشی لێکەین و فەرموو کاکە چێنەری خۆشەویست
ناز لخاکی دڵ با مەڕوینا ئێوارای و داماگەڕی شەقامەکان مەهاژینا ئەو لاوانەی لەسەر ڕێدا دڵنیا مێشتی گۆشت و خوێنە ئێواریا و دەماگەڕی شەقامەکان مەهاژینا ئێواریا و دەماگەڕی شەقامەکان مەهاژینا ساوا بود بالريوان بود بالرمان ديواراتي خلشي يامو تاوى الريوان تتبار باتا ساوا بود بالريوان بود بالرمان مني شواكو أولاوانا شاومتين ويسرين جيكا تا مسرويا وسرين جادا لنيقايا وشواشينا تا مسرويا وسرين جادا لنيقايا وشواشينا کاگاری خۆشەویست بۆ دەست و پەنجە جوانە و مەسقا خۆشەی سلێمانیانە و کاکە چێنەری خۆشەویست بەڕاستی ئەم گۆرانەی مامۆستا کاروان شتێکی زۆر خۆشی بیرخسینەوە کە ئەویش مۆرکێکی ڕەسەناتی سلێمانی ئەو گۆرانەی کە باسی گۆرانی کاروان عوسمانی کاگاری خۆی لە هەردوومان بە ئەزمونترە و شارەزاترە لە بواری ئەو هونەرە کوردیەکانەوەی کە لە سلێمانی خوا لێ خۆش بوو کاروان عوسمان ئەگەر بمایە لەو قەناعەتە مێسێجێک بوو لە هونەرمەندە هەرە گەورەکانی کورد یعنی هاوشانی کازم سایر بوو دڵنیا یەکێک بۆ ئاوازدارێکی زۆر بەتوانا بووە وەختی ئەو دەخالەتی ئاوازی کرد و ئاوازدانا و هەندێک ئاوازی تایبەتی هەر کوردیش نەگەوەی کە وەریجێڕە بەڕاستی هیچ کەس نەیتوانیوە لە بووە کاگی بەخسە هینیتیاب یەکەم ئاوازە نەربوو دوو ژەنەرێکی زۆر باش بوو خۆشی ژەنەرێکی زۆر بەخۆت ئەدایەکی زۆر پاک و جوانی هەبوو هەر زۆر ئەو گۆرانەی هێشتای ئاوە دەگەری سەر مایەوە ئەوت بەڕاستی کاکە چێنەرجە و دەستی خۆش بێ چاوماچەکەم کاکی شێوازێکی زۆر سلێمانیانە و کاروان عوسمانیانە خوا لێ خۆش بێ و تەمەنی تۆ درێژ بێ زۆر جوان کرد و زۆرم پێ خۆش خۆی هونەرەکە گەورەی لەوایە کە چەند لە هونەری ئیسا هونەری میلی بەڵێ بەشێکی زۆری بەندوتنە بەڵام هونەری میلی خۆتان ئەزانن و بینەران و بیسەرانی خۆشەویست بابزانن کە
ڕنگدانەوەی چەندین چەمکی هونەری کەیتیایە ئەوانە بۆ نمونە هونەری میلی ئەم بابەتە جوانانە ژەخۆی ئەگرێکەواتە لە هیچ چیمکێک بێبەش نەبووە ئەمویمێکەوەیە کە ئەتوانین ئەو گۆرانە ئەداکەی هەر بریتنیە لە بەند بەڵێ بەند بەشێکی سەرەکێتی و گۆرانە خاو و گەڕیانەکان سەرەکێتی وە تایبەتی ئەمەی جەنابیش زۆر خۆش بوو دەمە خۆش بێ کاکە چێنەرە چۆن بۆم گۆرانی کاکە کاروانی خۆشەوی ساڵ بژات خوالێ خۆش بوو جۆگری ئەوی جۆگرێکی تایبەتی کاروان عوسمان و کەمال محەممەد خۆشوانە دوو من بە دایمی جۆگری ئەو دوو زاتە گەورەیەم کاروان خوالێ خۆش بێت جێگای بەهەش بێت بەجێ 8 متر بەس شوێندەسی دیارە و بۆ ماماوەتەوە و گەنجیم ڕۆژەتوانین کە شانازیە بە هونەرەکەی ئەوە بکەین و لە شوێنانە توانی بەکاری بێت خۆش بێ بەڕاستی زۆرم پێ خۆش بوو دەگەم تەمەنی هونەرمەندی گەورەی کورد کەمال محەممەدیش درێژ بێ ئەویش کەسێکار بە هەماشەوە ئەزمونێکی گەورە و توانایەکی باشی هەیە بینەرانی ئازیز و خۆشەویست بۆ درێژدان بە بەرنمەکەمان و هەر ڕاو بۆچوونیەک و پێشنیاری لەسەر بەرنمەکانمان و میوانە ئازیزەکانمان ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن بەم ژمارانەی کە ئێستا بۆ ئێوەیە خوێنمەوە 0 471 52 64 0 5 جا کۆڕەکەکان وەتساپشی لەسەر ئەتوانن لە دەرەوەی وڵات پەیوەندیمان پێوە بکەن و لە خزمەتی هەر ڕاو بۆچون و پێشنیارێکی ئەوەی ئازیزین ڤایبەر و وەتساپشی لەسرە هیوادارم سەرکەوتوو بن و بە بیستنی دەنجی ئێوە کە ئێمە ئەبیستن و کە ئێمە ئەبینن تەبعاً ئێمە پێی گەشە ئەەکەین و زیاتر پێی خۆشحاڵە بین و بەخۆشی ئێوەی ئازیز و بینەرەوەی کە ئێمە لێرە حەزەکەین لە بەرنامەی هونەرستان بەرنامەی ئەم دەنگە خۆشانە بینە پێشەوە ئێستا بۆ نمونە کاک هونەر کاگە چێندەری خۆشەویست لە هونەرەکەیە دەنگێکی تایبەتەوە بە بۆنی چەند قەزەیەکەوە ون بووە مانە حەزەکەم دەنگانە ئاشناکەینەوە یا ئەو گەنجانەی کە دەنگێکی تایبەت و خۆشیان هەیە بەهرەمەندن شەد نییە کەسێک پێ هەموو کەسێک پێ درێن هەیە دەنگ خۆشە هەیە شاعیرە هەیە ئاوازانە لە بەڵام ئەمە هەمووی لە کەسێکا کۆ نابێت جا ئێمە هیوامان وایە ئەو دەنگە خۆشانەی کە بەڕاستی شایانی ئەوەن بە سوۆسیال میدیا و بە کەناڵە میدیایەکان بەڕاستی شاد بکرێن بێنین و لێرە ئەسپی خۆیان تاوبن بۆی ئێوە شێژ لێوەرگرن و ئێمەش حەزمان لەو دەنگانەیە کە بەڕاستی ئەتوان ئەدا بکەن وایە کاگاریاندا بۆ چۆنە کاگاری لەسەر ئەم مۆزعی ئێستاکە لە سوۆسیال میدیا بێدرگا و بێخاوەن هەرچی هەڵەسێ و زۆرشتی نەشیا و لە جانێک بە تێکەش دوای هەموو یەکەن بە ماڵەوە سەر هونەری میلیەوە خۆی کاکە هیواگیان مەسەلەیەکی کوردی هەیە لەکە زۆر بوو بۆرەرێ بەتەئکید ینی ئێستا وای لێ هاتووە لەگەڵ ڕێزمە بۆ هەموو هونەرمەندە میلیەکان بۆ گۆرانی بێژەکان بە تایبەتی جمهور نەماوە هەمووی ئەیلێ ئەمە ماساتە ئەو مشکلەکەیە زۆر هەموو هەرچی هەڵەسی ئەیلێ ینی ئێمە چەجار کاچی نەگە عادوین نێم گۆنەی بەش چاکمان لەگەڵەیە کاچی ئەیتنیە هەمووی ئاوێ لە ماوەی پێشە لە گەعادی ئەر بەکەوت کاتەکە سینەی بێنە بەمێکی خێنە سەر ڕەحمەتی خوالێ بەندێ بڵێ دەنگەوە وەڵای بەسەراتێکی خۆش بوو داوای بەسەراتێکم لێ کرداوە یعنی باخۆن نەبووم یعنی وەڵای دەستی خۆش بێ کاگا لابێ بەخوازە مستەحەبی گەعادەکەی کە گەعادەی گۆرەبێکی باشی هێنا شەڕ لەسەر لا بخۆم بێڵێم ئەوە زۆر کێشەکەیە قەنەعەتکە کاگاری من خۆم چەندین گەعادەم ڕەت کردوتۆ لە بڕێ خۆ من حدمان یەکە ئەم قسەیەکەین ئێمە ئەو خۆی کە لە بواری هونەری میلیا کارەکەین ئەگەر کەسێک نەشیاو بیان نەشارەزا بیان یعنی لە بواری هونەری میلیا نەشیاو بێ بوو بەرناتوان ئێمە لەگەڵا دابنیشین زۆربەی گەعادەم واتۆ کاگیۆڵا ئێمە حەزەکەین لەگەڵ دووسێ کوڕی خۆمان هەیە بیڵێ خەوتم ئێمە نابن ئێوە بیڵن بەجەم بەجێڵم نەوەڵا حەزەکەم ئێوە تۆ لەگەڵای بڵێ ئەوە زۆر کێشەیە قسەکەی تۆ زۆر جوانای کابرا گۆرانی بێژێک داوەتەکە دەری تۆڵیم هەرۆی ماوەبی خەنە سەر سینیەک و ڕەحمەتی خوالەوە دوو بەندەڵ ینی مایکەکە بەرناکەوێت مایک بەرناکەوێت ئەمڕۆ کێشەکە لەوان نەخۆشەکە زۆرترە تا عەجەب مەسەلەکە لە یەک ماساتی تر هەیە لە ئەمە کاتە ئێستا بۆ جەنابەت بەندبێژی کاگۆران بەندبێژە کە ڕێباری مەلەزاندا ڕێزمە بووی بەندبێژە کا قادر مواسی بەندبێژە کە مامۆستا میدی حەسەن بەندبێژە بەڵام ئەمانە بەندی نەستەقەڵن بەندێکەکە جێ بگرێ بەڵام بەندی وا ئاڵی نازە حرمەتم بێ بۆ جەماعەت بۆ بینەرانیش کابرا گۆران تاکە پێڵەیەکێک نازانم پێ بڵێکی بەڕاستی ئەو قسەی کاگاری بەڵا ئەخدا چەند کەسێکن ئەوانە بەڕاستی کە بەداخەوە ئەمڕۆ میلەت و بیسەر و بینەریش ناهۆشمەندە لەوەی کە ئەوانە هونەری میلی نین ئەوانە هونەرێک نیە ئەوان تەنها کەسانێکن احترام لە سوۆسیال میدیا حەز دەکەن خەڵک پێیان بڵێ ئەوە تایتە بە هەر بوارێک بێت لەیتر هەیە ئەنی معقول بخرێتە ڕێزەی جەنابتەوە بۆ بڵێن مامۆستا پێڵەن مامۆستا وشە ئازادە بەڵام بەداخەوە بۆ سەقافەتی ئەو خەڵکانەی وەڵی کاگاری من نەبێتە خۆڵکێشان ئاواز دانێم
شعرە نووسم ئەداش ئەزانم بکەم لە چەند مامۆستا و بەڕێز جوجی و جۆم لە مۆسیقا توانم ئێستش ڕێگە بە خۆم نایەم پێ بڵێن مامۆستاییوە حەزەکەم پێم لە کەسێک خزمەتێ بە هونەری میلیەکە چکە بەڕاستی تۆ کە ئەم سێشتێ بۆ ئەم جاتوانین بە خۆت بڵێ تا حالت بەڵام دومینی هونەر بنی نییە هەتا شارەزا بێشتا هەر نەزانی بەڵام بەداخۆ ئەمڕۆ خەڵک بۆ پێکەنینی خۆیان و ئەو گەنجانەی نەکەنجە لە سێکی لە گادەکان قسەکە زۆر تاکە پێڵا و نازانم بەرگەسەری نەشتی کوایان ببنێمانە ناوت لێ هونەر بەڵام تر ئەمە لە سۆشیال میدیا و پێم وتی سۆشیال میدیا ئەمڕۆ بێدەرگایە یعنی بێ چۆنەڵی هیچ سنوورێکی نییە هەرچی هەڵسێ خۆی پیاکارچی هەڵسێ گۆران بەڵام بەداخەوە من ئەتوانم بڵێم بۆ ئەو کەسانی کە ئاوا خزمەتەکەنەوە خزمەت نییە بە کۆمەلگای کوردی بەڕاستی ئەوە ئەو پەڕی دژایەتیکردنە بە کۆمەلگای کوردی بە دروستبوونی نەوەیەک پەروەردە ئەکەن کە بەڕاستی دوور بن لە ئەخلاق و ڕەوەشەوە هیوادارم ئەو کەسانش کە بۆ لایانی دنیای کۆمیدیا ئەو کارانە ئەکەن تۆزێک بە جوانی هونەرەکان پێشکەن و واز لەو کارانە بێن و با بینەر و بیسەری خۆشەویستیەوە بزانێکەوە هیچ مورچێکی بە هونەری میلیەوە نییە حاشاوەی لە ئێمە هونەری میلیمان کردو دەدی کاگاری وتی چەند مامۆستایەکی خۆشەویستی باس دەوانە بەندی جوان بەندی نەستەق ئەوانە هونەرن ئەوانە کە لە بواری شتیشە بە کوردی مستەرەکەی کاکە ئاریجەندەس خۆشە بۆ ئەو شرۆڤەیە بینەر و بیسەری ئازیز کاکە شێنەر پاچە پرسیارێکی تایبەتی لێ بکەین ئەم پرسیارانە تایبەتە بە هونەرەکەی کاک شێنەر تۆ سەرەتای دەستپێکردنەوە لە ساڵ 2010 بۆ بوو کە بەبوونی کۆچی دایکتە خوافیکە هین بوو خوافیکە بەو دنیاشاد بوو وەستایی ئەی هیچ کەسێک لە بنەماڵەکە دەستی نەگرتی بۆ ئەوی کە بڵێ حەزەکەن بێتە پێشویست هەندێک کەسێ بنەماڵەکەی دەستێگر هەندێک ژێ بنەماڵەکەی دژێتی لە بواری میلیە هەر بوارەکانی کەسە من خۆم سەرەتا چکە عایلەیەکی ئیسلامی نێمە تۆزێ سەرەتا هەموو ئامۆزا و خاڵۆزا پرزەکانم بە باوکدایشمە خوافیەکان کوێوازگەن لە کاکە عەشایری تۆزێ کاکەوە ئیشی تۆ نیوتم با بۆ قەیچێکم حەزەکەم بەهرەیەک هەستەکەم لە منە هەیە بۆی کە برادرانی ناڵین تۆزێک پێداڵن ئەوە بڵێ خۆشە جا بزانین کاکە هونەر کاکە چێنەر جاهڵم کاکە چێنەر لە هونەرەکە یادیانم تێگەچێت کاکە چێنەر بمابوو کاکە چێنەر ڕسوولی خۆشەویست بزانین چۆن بوو چێ دەستی گرت یان وجودی خۆت بوو کاتە پێشەوە هونەری میلی ئەوەڵ جار کە دەستم کرد بە گۆرانی وتن هەر خۆم بوو بەڵێ خۆم تابعیش خۆم بوو حەزم لێ بوو حەزم لە حەزێکی خۆت حەزم لە ئینەکە بوو هەمومان حەزمان لێ کەس دەستی نەگرتی بە کاکە حەز ئەەکەین نەخێر نەخێر چونکە من 2010 تا 14 لایڤ میوزیکمە کرد کە چەند ئیشێکی کاریش کەم کردووە هەمی هەر خۆم بووم بەس هیچ ڕێگریەکەم نەبووە بگرێ لە لای بنە ماڵەکەشەوە یعنی لە ناو خزم و کەسوکاریشە دەستخۆشیم لێکراوە دەستخۆشیم لێکراوە و یعنی پاڵپشتیشم کراوە بە زۆکۆی کە بڵێ دەستم بگرێ بێ مەسەر کاری هونەری نەخێر هەر وجودی خۆت بووە هەر وجودی خۆم بوو نەبوون ڕێگرۆ و دەنگە خۆشە ئێمە بیستمان و گەورەی کردین بە دەنگە خۆشەکەی و ئێستا بزانم بەرهەمی کێش ئامادەیە ئەم بەرەمەیان ئەوانی خوالی خۆش و کارۆن عوسمانی خۆشەویست بوو ئەمیان هیچیە ئەم بەرەمانی مامۆستا کەمال کەمال محەممەد زۆر باشە زۆرتانی مامۆستا کەمال محەممەدی خۆشەویست جا ئێستا ئامادەی بۆ پێشکردنی بەرەمانی کاکچێنەر فەرموو با جومان لێبێ و میسەریش بە تامەزرەوە چاوەڕێ ئەو بەرهەمەن مەڕوازیز نەبا دڵم پەیمانی خۆی بسەلمێنێ بە شوێن تۆدا دەوەندەوە نەم سنوورە بپشکێنی مەڕوازیز نەبا هەور داری ساماڵ بنبێنێ بەرچارکی خۆڵ بەسەر باخی لێوەکان ما بپرژێنێ چێبوو پێمی
دەوت گوڵشەنی دڵ بەرێ پێدا نەوەگێ باخی دڵەکانم دەچی لێوەم شوێن جێدا جێبوو 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 پێمی دەوت گوڵشەنی دڵ بەرێ پێدا نەوەگێ باخی دڵەکانم دەچی لێوەم شوێن جێدا جێبوو 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 بەچێلۆسکێت خۆڵە مێشی شەرمی پژان بەنیگایە لە دەروونما زرێباری خامی ڕژان ئەی تۆ نەبووی پێداوتم با سەرنجێ ورتاسە دەبێ ڕۆژێک دەبێ تووشی لانای ڕێشەونمی ئەناسە بێ ئەی تۆ نەبووی پێداوتم با سەرنجێ ورتاسە دەبێ ڕۆژێک دەبێ تووشی لانای ڕێشەونمی ئەناسە بێ پێداوتم بۆ توینێتی جەمێ ئاوێم بۆ برسێتی لە تێنانێم بۆ تاریکی مۆمەچاوم ئەی تۆ نەبووی پێداوتم وا دەورم ڕتاسە دەبێ ڕۆژێگە بێ تووشی لانای ڕەشەونمی ئەناسە بێ جەمێ ئاوێم بۆ برسێتی لە تێنانێم بۆ تاریکی مۆمەچاوم ئەی تۆ نەبووی پێداوتم بۆ توینێتی جەمێ ئاوێم بۆ برسێتی لە تێنانێم بۆ تاریکی مۆمەچاوم ئەی تۆ نەبووی پێداوتم با دەوەنی خوێنم ڕەش بێ بۆ ئەمڕیا بۆ ئەماچە شوشەی چاوێم ئەزاد بەش بێ ئەی کەمێستا وا نێسووتە وا ڕەشماڵی سوێن و گریان بۆ پێم ناڵێ مردن کۆستا یا مردنی لێکدا بڕان ئەی کەمێستا وا نێسووتە وا ڕەشماڵی شین و گریان بۆ پێم ناڵێ مردن کۆستا یا مردنی لێکدا بڕان ئەی ئەمێستا وا نێسووتە وا ڕەشماڵی شین و گریان بۆ پێم ناڵێ مردن کۆستا یا مردنی لێکدا بڕان دەستان خۆش بێ دەمتان خۆش بێ کاکە چێنەری گۆڵ کاکە کاکە چێنەر ڕەسوڵ دەنگی و قوربانم کاک ئالیجان دەستی خۆش بێ بۆ ڕستخە جوانە کاکە چێنەر
باشم پرسیارێک لە تۆ بکەم هیچی هونەرمەندێک تەسیری لەسەر تۆ بوو کە حەز بە گۆرانی بکەی بە تایبەتی بێجگە وتی لە بوارە خاوەکانە کە کەمال محەممەد و خۆی ڕۆژ کار عوسمانی لە بواری میلیە مامۆستا میدیا حسێن مامۆستا میدیا ڕێزمەڵێ چاومات کاگەراممان لەگەڵ با پەیوەندی وەرگین و دواترین سەر سوالەکان لە جەنابەت کاگەرامی بەڕێزمان لەگەڵا بڵێ فەرموو کاگەرام ئەم کاتت باش کاگە هیوای گوڵ و دڵ خۆشەویستی کاگەرام گیان ڕێزێ سپاس بۆ تۆ چاوماجەکەی دەستخۆشی و بەنامە جوانە لێ یەکەم بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم زۆر سپاس قوربانم کاکارەمجان چاوەکەمی ڕێزی تایبەت هەیە دەستخۆشی بۆ کاکە چێنەری بەرز و بەڕێز بۆ گۆرانی خۆشانە و بۆ ئەو ئەدا و سۆزە خۆشەی کە لە قورجایەتی و دەستخۆشی لە کاگاری تۆزی شەکەم قوربانم کاکارەمجان دڵی دەستخۆشیتان لێ یەکەم هیوادارم هەر ئاوا بەرنامەکەتان گەشاوە بێ و پەرە بە هونەری کوردی و بە هونەرمەندانی میلی بن مامە هیواگیان زۆر دەستی خۆش بێ کاگارام وە بزانم دەنگەکەی کاگارام ئارام شارەوانی کاگارام شارەوانی خۆشەویستە وایە هونەرمەندی میلی کاگارام شارەوانی ڕێزمان هەیە بۆ ئەو هەستە جوانە بۆ هونەرە گەورەیەت بۆ ئەو دەنگە خۆشە بۆ ئەحساسە تایبەتی بەرامبەر بە هونەرمەندانی میلیەوە و پەڕی گەورەی خۆشەویستی و سنگی و پێگەی تۆیەکە بۆ هونەرمەندان لە ڕادیۆیە کە ئاوا تەرشیعی و کەسانە ئەکەیت دەستخۆشی لێکن کاگەرامی بەڕێز دووبارە و 100 بارە دەستخۆشیتان لێ یەکەم و هیوای سەرکەوتتان بۆ خوازم کاگی واجان زۆر بەڕێز هیوادارم لەم مانو نەبوونا بەردەوام بن هەرچەند ئێوە وەکو تۆ کاکە هیوا وەکو کاکە جەراگۆڵەیی وەکو کاک جەزای ساز وەکو کاک بورهانستاری بەرز و بەڕێز هەڵەسن بەم ئەرکە جوانە و بەسەرکردنەوانی هونەرمەندانی میلی دەستخۆشیتان لێ یەکەم و دەستخۆشیشم بۆ کاگالان ڕەفیقەیە پیرۆزبایی یەکەم لەم بەرنامەوە بەهۆی دەست بەکاربوونی وەکو بەڕێوەبەری کارە هونەرەکانی ڕادیۆی میلی گەڕیان بەڕاستی کاگالانیش ماندووە بە هونەرمەندانەوە زۆر سپاس کاگارامی بەڕێز تەبعاً بە هیمەتی خوای گەورە و ئێوەی هونەرمەندانی میلی و ئێوەی کەسانی ناسراو لە بوارەکەدا ئیشەڵا ئێمە پشگیریمان بن بەرنامەکەمان پێشەکەوێت و هاوکاریمان بن ئیشاڵا وەکو بەڕاستی درێخیتان نەکرد و دەستخۆشی لە جناب دەکەم کاگارامی خۆشەویست زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت چیتر هەیە بۆمان وەڵی هیچ خۆ هەر بەرنامەیەک ڕخنەی لێ بگیرێ دڵنیا بۆ بەرنامە پێشکەوتووە بێ و هونەرمەندیش بە ڕخنە و بە پێشنیاری خەڵک ئەبێ بە هونەرمەند و هیچ ڕخنەیەکم نییە لە جەنابتان تەنها ئومێدەوارم سەرجەم هونەرمەندانی میلی بە سەرکەنەوە و بەرنامەکەتان بەرەو پێشێت و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم و دەستی مانۆ بوونتان ئەگوشم و دووبارە بەخراردنی کاگە چێنەر و کاگاری فەوزی بەرز و بەڕێزەکەم بەخێ بەسەر کاگارامی خۆشەویست ئێوەش کەسانێکی خۆشەویست و هونەرمەندن بە عایلەی هەر خزمەتی بواری و میلیتان کردو و دەرکەوتون و کەسانی دیارن سەرکەوتوبی کاگارام سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ پێشنیارە جوانانە ئیشەڵا بە خۆشەویستی ئێوەی ئازیز و هونەرمەندانی میلی بەرنامەکە بەردەوام بکەین و لە خزمەتی ئێوە هەموو کەسانە ئابین و گەر ئێوەش هاوکاریمانکەن زۆر سپاس بۆ تۆ کاگارامی خۆشەویست عەزەتی کێشا و خۆشحاڵت کردین بۆ پەیوەندیت بەڵێ کاگارام شارەوانی خۆشەویست یەکێکە لە هونەرمەندە میلیەکانی شاری سلێمانی و بەڕاستی بەڕێز زۆر خۆشەویست لێرەوە چای ماچەکەی ڕێزمانی بووی خانەوەیەکی هونەرمەندن بە تاکید وەکو باسییانەکەدەم باوکی بووە مامی بۆ خۆعافریکا باوکی مرد لەگەڵدایکی خوالیان خۆش بێت کۆسپێکی گەورەیان توش و هاوخەمیانین بەڕاستیدا هەمومان هەر باوکو دایکمانە برێ خوالیان خۆش بێت هەر بە عایلەی هونەرمەند و باسیەکەیان مامی دێت باوشی دەنگی خۆش بەڵامتەوان حەسیان بە خۆ دەرخستنە بۆ بەڵام دووبرایە دەنگی تایبەتیان هەیە و خزمەتێکی باشیان بۆ هونەر کردو و سەرکەوتوو بن ئینشاءڵڵا و هەر لە خۆشییا بن ڕێزمان هەیە بۆیان کامەرانی خۆشەویستیشمان لەگەڵە بڵێ کامەرانی بەڕێز ئەلو کامەرانی بەڕێز چاو ماجەکەین کامەران باشن ئەحوالتان زۆر سپاس قوربانم دەستخۆشی لە ستافی ڕادیۆ گەڕیانەکەم زۆر سپاس کامەران بەڕاستی کارەکانتان جوانە زۆر سەرکەوتوون بینەرێکی باشیشی هەیە سپاستانەکەین دەستخۆشی لە کاگەتێنەریش دەکەم بەڕاستی سەوتێکی نادری هەیە زۆر نادرە هەروەها دەستخۆشی لە کاگالانی دەکەم بۆ ڕاپەڕاندنی و کارانەوە زۆر سپاس بەناوی ئەویشەوە کاکە وەربانم هیوای سەرکەوتنی سەڵاوەتان و بەرنامەی باشتر بۆتان ئینشاءڵڵا لە خزمەتی ئەوی خۆشەویستان هیچ ڕخنە پێشنیارێک نییە بۆ بەرنامەکە بۆ هونەرمەندەکەمان داواکاری بەڕاستی سەرۆزە بینەری بەرنامەکاتم بە ڕۆژ و بەشەویست بەڵام هیچ ڕخنەیە شتێک بەڕاستی دیگرمتیایە دارێ بۆ بەرنامەی ئێوارش کە مەلا ڕزگارتان بان کرد و بەڕاستی بەرنامەیەکی شارزۆری ئەو بەرنامەکانی ڕەمەزانە کە بە ناوی بەرنامەوە کاکدزایی خۆشەویست کە
مدیری رادیۆ تەلەڤیزیۆن HD گەڕیانە بەڕاستی ماندوونە ناسانە لە هەموو بوارەکانە هەمیشە حەز بە خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان دەکات لە هەر بوارێک بێ بە تایبەتی بواری هونەری ئێمەش دەستخۆشی لە کاکجزاکەین و لە بەڕێزیش بۆ ئەو تەجوانانە ئیشەڵڵا لە خزمەتان ئابین و بە هیواین بتوانین خەندێک یان چەند زانیارێکی هونەری بیان هەر زانیارێکی کۆمەڵایەتی بێ بیخێنە بەردەستی ئەوەی خۆشەویست و هەموو لایەکمان پێکەوە سوودی لێ وەرگین و زۆر سپاس کاک کامەرانی عەزیز سپاس بۆ تەجوانەکان داوەتم لە کاکە چێنەر هەیە دانەبڕە لەو کارە هەر بەردەوام بێ بەڕاستی سەوتی زۆر نادرە قوربانم کاکە کامەران جان چاوە ماچەکەم بەڕێزی سپاس دەکەم زۆر سپاس سپاس بۆ دەکەم بەستی زۆر جەنابە سپاس سپاس دەکەم کامەران دەکەم بەناوی هەموو لایەک و ستافی رادیۆ HD گەڕیان لە خزمەتی خۆشەویستان و ئازیزان و هونەردۆستان ئاین و بینەر و بیسەری عەزیز کاکە چێنەر هێنەوە لای سوالەکەیت و ئەگەر پەیوەندی نییە پەیوەندیمان جارە وەستاوە کاکە چندری خۆشەویست وتمان لە بواری هونەری میلیە ئەوەی کە پاڵپێنەر بوو هەمومان لە دەنگی هونەرمەندێکەوە حەز بە بوارەکە ئاکەین تۆش فەرموود مامۆستا میدی حسێن ئاوێتمانەیە بۆ مامۆستا میدی حسێن بەڕاستی هونەرمەندێکە بەبێ دابڕان بەبێ ئەوەی کە یەک شتی نەشیاوی هەبێت لە هونەری میلیاتەنە لە هونەرەکانی کەشا باڵا دەستە بەڵام ئەوەی کە مهمەتی مامۆستا میدیای لەوەیە کە لە چی بوارێکە خۆ دۆزیەوە بێت لێو بوارە ئەسپی خۆتاوی نەک پەلاماری هەموو چمکەکانی هونەر بێ و کاگاری فەرمی هونەر بەحرێکی لە بننا تۆ هیچ کە زانکاتە بنی هەر کەسە لە بواری خۆیان نەجێتەوە بەڵێ عەفوم کە مامۆستا میدیا هەم لە بواری هونەری میلیە هەم لە شەعرە هەم لە مەقامە بەڵێ یعنی ئەو مامۆستا میدیا لە هونەری کوردیە مەدرسەیەکە بە تایبەتی پێگەیکی خۆی پێگەیەکی تایبەتی خۆی و جێی تایبەتی خۆی بە تاکید لەسەرش کە مەقامە کورتەکەی جا نازانین بڵێن چوازەم هەموو مەقامی تێقەڵ کردووە لە مەقامی هەڵەبجەی شەیدا تاکە هونەرمەند بووە کە ئەوەنە بە شعرەکەی خۆیەتی ئەداکار خۆیەتی چش هەموو مەقامی تێقەڵ کردووە ئەمە گەورەی و توانایی و ئوستادی مامۆستا میدیا هەڵا سەنجێنێ بەڕاستی دەستخۆشی لێەکەین و نمونەی زادوێ ئوستادە وەبزانم نزیکشن لە مامۆستا میدیاوەگەر بەڵێ پورزەی یەکتان خۆی و کاکە جێگری کوڕیشی باوکی دەستخۆشی لێەکەین کاکە جێگریش گەنجێکی زۆر بتوانایە بە تاکید جۆم لێ بۆ دەستخۆشی برادەری خۆشمان لە کاک جێگر بەڕاستی زانم تۆشتیشی لەگەڵ مامۆستا جێگر و کاکە مامۆستا میدیا هەیە بەڵێ دوو شتێکم لەگەڵ بینیوە سەرکەوتوبی ئەی قوربانم پرسیارێکی تر کاکە چێنەر کە زۆر گرنگە ئەو کەسانی کە عشقی هونەرن لە هەر بوارێکی هونەرە شارەزایی لە بۆن مەسە کاگاری موزیکزەنە پێویستە شارەزا بێت لە کارە موزیکەیە لە ناسینی مەقامەکان تۆ تا چەند حەزێ بەوە هەیە یان چەند هەوڵت داوە کە مەقامەکان بناسیت وەڵای و قسەی تۆ زۆر سەرێکی لە گۆرانی بێش کە بووی بە هونەرمەندیان بووی بە گۆرانی بێش ئەبێت مەقامەکان بناسیت ئەوە گرنگە چونکە شتێکی زۆر گرنگە تۆن و تەبەقەکان بناسی مەقامەکان بناسی و ڕۆحی هونەرەکەش ئەوەیە ڕۆحی هونەرەکە ئەوەیە تۆ ئەگەر لەگەڵ عاسفەکەش تا بێکەوە بیت ئیلاوی بە مەقامەتەکان پێ بڵێ فلانە مەقام بە فلانە مەقام لە فلانە تۆنەوە زۆر گرنگە دەستخۆشی لێگەڵا گەر بتوانی هەر کەسێک و هیوام وایە هەر ئێمەش بەڕاستی ئێمە وەکو نەمانتوانی مەدرسەیەن بە چۆڵی بە ئەکادیمی تاڵێکێ بە سوپاس بخوا لە چەند سازێکی موزیکژن و هونەرمەندانی گۆرانی بێژەوە توانیمانەوە بەدەستبێنین هیچمان لە بەهرەمەندن زۆر سپاس هونەر حەزە لەگەڵ بەهرە بە تاکید و دوشتەی تایە من هەرچی گۆرانی دێمە بەسخا بەڵام بەڵام تۆ کۆپلە شاری تۆ بەلەبەر ناکرد بەدەکاتگەن سەگەت زۆر جوانە بە تاکیدەوە بەهرەیە خوا ئەدادێ کە تۆ ئەم گۆرانی ئاوا بڵێ بە تاکید خۆت لەو هینا بدۆزیتەوە کابرای شێوەکار وەرە تۆ ڕستێکم بە دروستکە وەرە تۆ نواندنێکەوە کە دانەتوانی ناتوانێت کە سەویشی خۆی زۆر جوانە قسێتەوە جوان بەڕاستی زۆر گرنگە هەر کەسێک هاتە بوارەوە بزانێت ئەو مەقەسەم مەقامێکی کاگە چێدەر پێشکەشی کرد مەقامی سەبا بوو لە گۆرانێکی مامۆستا کەمال محەممەد کە زۆر گرنگە مەقامەکان بناسی و بزانی تۆن و تەبەقەی تۆ چییە سۆڵە سۆڵدێزە لایە سیە دوێ هەرچێوانە بزانی باشترە بۆی کە هونەرەکە ئاسانتر بێت لە بەدەست ئێمە جارە نەمانەزانی کاگاری خۆی زانێمە لە 95 خەریکی وڵات تا 2000ەکانیش باوەڕ کە هەر مەقامی بەیاتمان نەزانی ئەوانە ئەو بەیاشتێکی زۆر سەرەکی و بە منتیقەی گەرمیانی ئای دەسی پێکرد تۆزێ هەر ئەومان هەبوو بەس پاس بخوا بە حکمی ئەم هونەرمەندە خۆشەویستانی کە هەن لە ساحەکە تازەکان چ کۆنەکان بە تایبەتی ئەم مۆزیکزەنە بتوانانە توانیمان کە پەردەی مۆسیقا بناسین تۆن و تەبەقاتی مۆسیقا بزانین چییە و بزانین مەقام سێ شێوازیە مەقامە بەڵام هەیە ئەزانێت چییە نازانێت ئەدایکە بەڵام هەیە نازانێت ئەدایکە هەیە ئەزانێت مەقامە بەس مەقام خۆی سێشتی ئەساسی هەیە بیناسی
بیزانی بزانی ئەداشی ئەمە زۆر گرنگە لە مقامەدا هیوادارم هەر کەسێک کە دەستباری هونەری میلی و هەر هونەرێکەکە بتوانێت ئەو خاڵانە ڕەچاوکە و دەستخۆشی لە کاکەچینەرەکەم بۆی کە تا حدێکی باش شارەزایی هەیە با زۆر نەچین لای پرسیارن جات حەزمان لە گۆرانیە چیمان پێشکەشەی کاکەچینەرم جارە وەڵا ئەم جارەش گۆرانیشی مامۆستا کاروانە هەر خاوە بەڵێ ینی ئەمڕۆ کێشە هیچ مشکلەیەکە نییە خۆ نەوەڵا ئەمان تابەت بە دڵی تۆ بوو لە بەخاتی دەستکە من حەزم لێ بووی کاروان نووری کاروان عوسمان بەڵێ کاروان عوسمانە خۆش دوای ئەمەش دوو بەرەمیشادمان پێش شادەکانیش بەسەر چاو دوای ئەمە دەستخۆشی لە یەکەین بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویست لە هەر شوێنەکەن جوانترین سڵاوتان ئاراستاکەم وەکو یوە خاچی لە بەرنامەی هونەرستانە وەکو ئاماژەم پێکەوتوان بۆ ژمارە تەلەفۆنە پەیوەندیمان پێوە بکەن 1970 470 52 64 0 5 کە ئەمەیان ڤایبەر و ساپشی لەسەرتوان دەروی وڵات پەیوەندیان پێکەن و لە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویستان بۆ هەر وەڵامدانەوەی هەر پڕەخنەوە پێشنیار و پرسیارێک بێت تا ئێستا چینەوە لای کاکەچێنەر بە دەنگە خۆشەکەی و گۆرانی مامۆستا کاروان عوسمانمان بۆ ئەداکە فەرموو کاکەچێنەر
کاکە چێنەر زۆر دەستخۆشیتان لێکم کاگاری بەڕاستی ئەم گۆرانی عنی بەرنامە نەبووە لەو دەستم کردای بگرن زۆر بە تایبەتی ئەم گۆرانی زۆر خۆشی جوتێ بەڕاستی هەزار رەحمەت لە قەبری مامۆستا کارۆن نووری بۆ کارۆن عوسمان بۆ گۆرانی خۆشانی کە یعنی ئەم گۆرانی کە بیری لەکەیتەوە بە تایبەتی ئەم گۆرانی من زۆر حەزنەوە من داوام لێکرم گۆرانە بۆ بڵێ چکەم برادری خۆش مزگەی خۆعافی کە باوکم مزگەی یان ساڵ نەما بەڵام برادری هەتی و زۆر بوو کە باوکیان نەما و بەڕاستی ئەو خاڵەجاک لە پاییزە جوولە گۆرانی کە کاروان بگری خۆعافی کاتێ خۆ بەرکەتەرەی بە تایبەتی لە پاییزە لەبەر پەنجەرەیەکە گاڵا ڕێزان بێ جوولە گۆرانی بگری بە خەڵک نایە تووشی مشکلە بی ئەم گۆرانی کاکاروان کەوتوێتی بە ڕەحمەت بێکاتی خۆی ئەویژەر بۆ باوکی وتوێتی تەمەنی 4 ساڵان بوو بەڵێ ئەڵێ لە 4 ساڵەیە باوکی بەجێی هێشتووە تایبەت پێشکەشی کردو بە باوشی کەم گۆرانی بۆت و لە خۆی و باوکی خۆش بەڕاستیەکان ڕۆزەمە خۆی نووسێتی کاگەڵێ بۆیە زیاتر لە ناخەوەیە بەڕاستی و شعرە هەر زۆر میمەکە بیرەکەیتەوە بیاسە بیری مناڵەتیوەکان تەکەوێتەوە کە بێ سەرپەرشتیان ئەو خاڵ حاڵە زۆر میمە بۆ مناڵ کە ئێواران ڕاتە باوشکا باوکی مخم مناڵم هەیە کە باوشم پیاکە مناڵە هەرچی باشیم دنیای لە باوشی مناوی بینەکە ئێواران چتەوە ماڵەوە کاکەوە عادەتەن ئێمە خۆمان هەمومان مناڵ بووین و لە کۆڵانە کە یاریمان کردووە مناڵی هەتیومان لەگەڵا بۆ کە باوکی خۆمان هاتۆتەوە ڕامان کردو بەر ڕووی ئێواران مناڵەتیوەکانە هات چۆنەڵی لە کەلیمەی کەوتی ئێستا دڵم تاو تەسی دەکردم دەمی تۆ خۆش بێ دەستی گۆڕی پڕ بێ لە نور کاکانی خۆشەویست و دەستخۆشی لەکەین بۆ خۆی و هوەرە گەورەکەی کە ئێستا بەداخەوە لە ژیاندا نەماوە یەکێکە کۆسپێکی گەورەی لە هوەر بەڵێ ئەم جاچین لای پرسیارێک لە کاکەچێنەری خۆشەویست یا کاگاری یەکێکتان بەسەراتێکی خۆش کاگاری و ئەزمونێکی کۆنیە لە بواری کۆندا خزمەتی کردووە لە بواری گاد و حەفلەیە بەتایبەتیوە ئێستا ژەر بەتوانایە و بەڕاستی شتی زۆر ئەم کۆڕەکانی بینی و جا بزانام چ شتێک بەسەراتێکی خۆش نێوان خۆتانە یا تۆ یا کاگاری بەسەراتی بەڕاستی تۆش خۆمە زەرە بەسەراتی خۆشی باتیا بێشە مەشی خۆم بیدار قسە بکرد وەڵای شتێکی زۆر خۆشی باس ئەوەی سینەکە بەڕاستی بۆ هەر بیکرد ئەیبا ئەمەش بڵێ لە بەخاتیرکردای زۆر بەخۆدی کاکە بێزەوات سینەکە ئاسف یاریدەدەرێکی زۆری گۆرانی بێژە لە مەشابا یاریدەدەری من بێ ئەمر بۆ مەشان فریان ئەو شتێکی زۆر بەخۆت و خۆشەویستی کاکەچم بۆ گاودەکەوت مەکاک سینە بێ خێسە سینە وڵێ فەرم بەڕاستیەوە خۆش بوو وەڵا لەگە کاگاریا زۆر شوێن چوین بەیەکەوە شتێکی خۆشە لە بیرەوەی دەشێت بێ نوکتەیە ئەلەم مدەی پێشوا بوو دانیشتێکە بوو لە سیتەک لەو دانیشتە بووین کاکاری لەگەڵ مابوو کاکاری عسفێ کردوتر عادەتەن لە گەعدە و دانیشتە خۆ دەزانین تەقاکردن و ئەم شتانی وەڵا مەشغوڵی گۆرانی وتم بوو مەتر لە گەرمی گۆرانیە مەها خۆم سەغڵت کردووە چوومەتە ناخی گۆرانەکەەوە نمزای ئاری سایزەری بەسێشت و تەقەیە کرد دوانم نردم بەسێ ئاری بێنێتەوە ڕاستی هەستێکی ماماری ینی بەقوتەوە ناگونجە لەگەڵ هوەرەوەزیکات و دەستکە بەس بۆ تاقیکردن بۆ حەزەکە بزانین چییە چێژەکەی چییە چێژە لە چیە تو کابرا گۆرانی ئەوەی بەڕاستە لێ شقەقەشەقانە لێە کاکیوەم تەقی نازان چوو بۆ ناو دەرگاکەەوە تەقیە کرد دەماچەکە تیا نەما بوەستا بوو نەشێرا بێنێتە ژوورەی وەرن دەماچەکە بەرنەوە وەستاوە دەستگەی وەرن دەماچەکە بەرن جایشەکەڵانی کە من لە زۆر ڕقم لە چەکە بەطول عمر ڕقم لە چاک بوو ئەنیا بۆ تاقیکردنەوە یەکیشیان بۆ تێکردبوو دەست خۆش بێ بەڕاستی بۆ تاقیکردنەوە هەموو شتێ ئینسان ئەو شتان ناکە لە سنووری مرۆڤایەتی یا سنووردانە بەڵام بۆ شتانی کە پێویستە مرۆڤی کە حەق هەموو شێت تاقیکرد بزانین چێژەکەی لە چیایە وەکو چۆن گەورە دەوڵەمەندی ئیتاڵی ناوەکەین بیر چۆ جارێکیان لیان پرسی چۆن حەزەکەی بژێتی یەک شت ماوە تاقیکەمەوە ئەوی ژەوەیە کە بمێوەکو هەژارەکان بژیم چکە لەوەتی من هەم لە لوبی دەوڵەمەندی و خۆشبەختی ئاژیم تاوە بۆ 2 ڕۆژ چوو لە سەر خۆڵە عەملەوینەکان خەوت لەگەڵ هەژارەکانەوەتی بزانم چێژیان چۆنە دوایەوە بۆی دەکەوت کە ژیان بۆ شێوەیە بۆ لە ئاخری شاخۆی خۆی کوشت و هیوادارین منەگەینەوە و خۆی ژیان تاڵ و شیرینێ ئەمانە ژیان بەوانەوە خۆشە بەڵام تاڵی ژیان ئەبێ وەسێ هەر خۆشی هەرەبێ بۆسێ ئەبێ خۆش ئەو هەلانە بڕەخسەنی کە ئەگەردەری کابراوتی بە درۆژ بێ خۆشێک بخۆ دروستکە چکە مرۆڤ شایانیەوە نیە هەمیشە لەژێر خەما بێ جا ئێستا بە بچینە لای گۆرانی چوارەم کاکە چێنەری خۆشەویست گۆرانێکی سورعەت و شادمان پێشکەش خەبات وزێ دڵمان خۆش بێ بەڕاستی تا برادرانی بەشی کۆنتترۆل ئەڵێ جەنازەمان لە جنوب بواتەوە بەڵێ گۆرانەکان زۆر خۆش بوون بەڕاستیەوە تا بینەر و بیسەر شاهیدی گواهیدەری ئەو وەزان بەڵام شتێکی خۆشمان بۆ بڵێ ئەم گۆرانی مامۆستا میدیایە ڕێزمانێ مامۆستا میدیا تۆش کچێم زەمانیت
بەڵێ من نەکەش هەریەم ئاوازەکەش هەری خۆیەتی و ئاوازەکە دیارە مامۆستا ئاواز و شارەمی خۆیەتی و ئەدامشێکی خۆیەتی و سەوتێکی تایبەت هیوادارم جێ ڕەزامەندی هەموو لای دەستخۆشی لە تۆی ئازیز دەکەین بۆ گۆرانی جوانە و سپاس بۆ هونەرە گەورەکەی مامۆستا دیاش فەرموون.
زماني 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 السيري ديروتاني لبر الدنيا فرزي دوري لخوشويستي لبر الدنيا فرزي دوري لخوشويستي دەستخۆشی لە تۆ کاگاری لە کاکە چێنەری خۆشەویست بۆ دەنگە خۆشی کاک چێنەر و بۆ ئاوازە جوانەکەی مامۆستا میدیا بە شەعر و تێکستی تایبەتی خۆیەوە کە زۆر جوان بەڕاستی مامۆستا میدیا کارێکی کردووە بەندی یعنی خسۆتە ئاستێکەوە بڵێن لە شانبەشانی شعر بەلەوسەری شەوەیە ئەوەنە جوان شتەکانێنێتەوە لە زمانی سۆرانی و کرمانجی و کەلهوڕی و زازاکیۆمی تێکەڵەکە بەڕاستیەوە زۆر زۆر گەورەیە بۆ ئەو کاڵم بەندبێژی هوەرە ئەوەیە ئەبێ کە بزانێت چی ئەڵێ ئەبێ بزانێت چی ئەڵێ چۆن ئەو ئەمە مێژووە ئەمڕۆ بە تۆ بەنداڵەکەی بەندێکڵی ڕایتە چ تۆ ئەرشیف ئەشتە ئەربێژوونە ڕەحمی پێ ناکات سپێرەڵی وە خاکی ئەم بەندەی وتووە ئەمەش جوانەکەی ئەوە شەخراپەکەیەتی هەمووی پێ ناکات وەڵڵا ڕەحمی پێ ناکات ئەمڕۆ تایبەتی یوتیوبی ژێوەکو سجلی ئەعمال هەڵگیراوە ئەنی بەجالیتیانە وڵا بەتاکی دەستخۆشیتان لێ یەکەم دەم خۆش بەڵای گۆرانێکی زۆر خۆش بوو خۆی بینەرانی ئازیز خۆشەویستان قرار بوو شتێک بە یەکەوە بڵێمە وەڵای من چکە بە ڕۆژوو بووم ئەمڕۆ تینازانم بە کاک چێنەر بە ڕۆژ بێ بە ڕۆژ نەبوو ئەمنەم خواردو عینومەتایرە ماتواشنەکەم بۆی ناویست ئەم گۆرانە بێکەوە بڵێن بەڵام من هەچەم کرد بۆم نەوترا منجەمین جێگمەکە لەگەڵا بەس قەی نایشەڵا بە کاتێکی کاف ئینشەڵڵا جان والله ئەوەم خواردە باوەڕ ناکەم بۆ بوتێ ناخۆنی ئازم بوو شتێک بڵێن نانە هەرە بێ شتێکمان بۆ بڵێتەوە خۆ مامە چێنەر شتێ بۆ ها مەقسەم وێ بە تامی دەمەرە بێ شتێکە بێت فاڵە برنجی شاکی تێکردەوە کاک عەلی دەنگە نییە کاک عەلیمان لەگەڵە کاک عەلی خۆشەویست لە ئەڵمانیاوە کاک عەلی بەڵێ کاک عەلی بەڕێز کاکە هیوا خاکی و سپاس بۆ ئەو میوانە بەڕێزە میوانی هاوڕێکی خۆشەویستی خۆم و یوای سەرکەوتنی بۆ خوازم میوادارم یادگاریمان زۆرە بە یەکۆ من چێنەر یادگاری خۆش و ناخۆشانەیە بە یەکەوە هیوادارم شتێکی خۆشی کاگە چێنەرمان بۆ بجێرێتەوە تەڵان کاگە چێنەر خۆی کەسێکی کۆمەڵایەتی و هونەرمەندێکی دەنگخۆش و ناسرا و کۆمەڵایەتیە زۆر بزان چی شتێکی لایەی کاکە عەلی وایە بەڵێ وەڵا کاکە چێنەر زۆر جار لەگەڵی بوومە بە یەکەوە بووین و یادگاری خۆشمان بوو شەڕمان بوو ئەگەر ناخۆشیر خۆشیرمان پێیا بووە زۆر بووە شەوانی دانیشتنەکانی سەری ساڵ و حەفلە کاگەرە شەڕەکە لەسەرچی بوو دەنگەڕێ شەڕەکە وەڵا لەسەر مەشروب خواردنەوە بوو ئای هاوە خەی ناکە بڵێن لە ڕەمەزانە بەڵام لە ڕەمەزانە نەبۆ خۆ خۆشە کاکە وانێ خۆشە کاکە یواجان یارە نمونەتان زیاد بە یوادارم سەرکەوتوو بە حەزم کرد بەشداری بکەم زۆر خۆشەویستی کاک عەلیجان ڕێزی تایبەت هەیە و بە ناوی کاکە چێنەری شۆ ڕێزی بەناوی برادران و ستافی بەرنامەکە هەر ڕێز و دوای هەموو شەڕێ ئاشتیە هەر ئەو لەبەر بوو لە بیر بوو کاکە عەلی پەیوەندەکەی دەخرایەوە زۆر سپاسیەکەین و کاکە عەلی ئەگە عەفومکەی ماشەڵڵا زۆر قەڵەوە زۆر زیاد لە حەل شەڕێکەشمان لەسەر چێ بوو من مدەیەکی زۆر تەکسیم پێ بوو اینجا کە ئەچوو بۆ دەرەوە بۆ نادیۆمانە تەلەفۆنێکی وەرە بە دوامە کە ئەچوون بە دوای زۆر قەڵەو بوو منیش پێم و باشە عەلی تۆ نیو لەگەڵ خۆماوەرە بنیشی بە تەکسیش کرد تۆش دەستێکی باڵا هەیە احترام بۆ کاک عەلی و بۆ برادرانی خۆت و خۆمان لە سەرکردنە سەر برادر و ڕابواردنەوەشانە دەستێکی ئیشێکی تۆزەی هەیە خۆڕێ سعیدش تووڕە دەکرد و ئەویش پەستە بوو حەقی خۆی وات تەکسیەکە بێنێتە خوارەوە هیوادارم ئەویش خۆی داوەبەزێنێ ئەوە زەڕورە چۆ بەڕاستی قەڵەوی دەردێکی زۆر کوشندەیە و بەڕاستی تەمەنەکان لە خۆوە گەورە ئەکاویسە من قەڵەوی نەبێ کاکە مۆڵدم 93 ئەڵێ 98 قەڵەوی نەوە وایە ئێستا منیش 98ەوە تا وایە چۆن و کاگاری گوێنایەن دڵمان گەدە بەس ئەمە خۆی پیر کردووە کاکە چێنەرەوە بزانم نزیکە بینەوە لە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان لە بەرنامەی هونەرستان دەستخۆشی لە بەڕێز دەکەین بۆ بەدەمەوە هاتنی و بانگەشتەی کە بەر بۆ بەرنامەی هونەرستان بانگمان کردی دەستخۆشی لە یەکەین تەلەڤیزیۆن و ڕادیۆ ئێژی گەڕیان لەگەڵ کاکە ئاری خۆشەویستە بەڕاستی هەردووتان شەو زەحمەتێکی گەورەتان کێشا دەستخۆشیتان لێکەین و دڵی ئێمە و بیسەر و بینەرانیشتان خۆش کرد و هیوادارم هەمیشە دەم بە خەندە بن و ئەمەیە بە گۆرانی کۆتاییت
بینە بە کۆتایی ئەم بەرنامەی ئەم ڕۆمان و تا هونەرمەندێکی خۆشەویستیوەک و خۆت و دەنگێکی تری کوردی ئەچینەوە خزمەتی بینەر و بیسەرانی خۆشەویست ئەم شەو کۆتایی بە بەرنامەی بەڵام پێشەوەی کۆتایی پێبێنی با من یەک ڕێز و سڵاو بنێرم کاکەی واژێن عەفومکەی دەستخۆشی لە کاکالانەکەم کاکالان هیلاکە بە رادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیانەوە من دەستخۆشی لە یەکەم بۆبانکردن بۆ ئێرە چاوی ماچەکەم سپاسەکەم دەستخۆشی لە هەموو لایەکەم دەستخۆشی لەو پیاوە بەڕێزانەکەم مادوونە ناسانەکە خەریکی شوکارن لە رادیۆکە و دەستخۆشی لە جەنابەکەم بەڵێ دەستخۆشی لە کاکە ئاری خۆشەویستی ژەکەم سپاسانەکەم ئێمەش دووبارە بە ناوی خۆمان و تۆی شۆ دەستخۆشیان لێ یەکەین و سەرکەوتوو بن و لە کاکجزا و کاکبوران و کاگالان و هەموو کاکەدابان و کاکە ڕازگۆ و خۆ پەڕانەوە گۆرانینەوە بەس بە قورئان ئیسە ئێمە دەستی خەمنە بێسە ئێمە دەستی چێنەرا بەیەکەوەڵین لە گەرمی گۆرانی خەتای برنج و شت لێ کاکاری دووبارە و سەدبارە دەستخۆشی دەکەین و بەخێر بێت و کاکە چێنەر هەروەها قوربانم کاکە هیواجیان تۆ سەرکەوتوو چاو ماچەکەم قوربانم شۆتان بۆ ئێمە ڕازانەوە و بیلان و بیسەرانی عزیز و خۆشەویست بە گۆرانیەکی کاکە چێنەر ئەگەتوانین بە دووقۆڵی لە خزمەتی ئابین و دێنە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆمان و تا بەرنامەی تر و هونەرمەندێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ و چاوتان ماچەکەم.
گوڵی گوڵزارم گوڵێ دڵی دڵدارم گوڵێ گوڵی گوڵزارم گوڵێ دڵی دڵدارم گوڵێ بولبول لە مەختۆراوە گەولە قەڵبەسی بڵێ دڵ بە گوڵ چۆن شادەبێ دەستم ناگاتە چڵێ دڵ بە گوڵ چۆن شادەبێ دەستم ناگاتە چڵێ دەستم ناگاتە چڵێ ژیوە بەژی کاکە سێنە ڕەسوڵ دەستخۆش ئەمە عاریش دوێنێ شەو لە دوای دوانزە یارم کردی پەیوەندی بەم مەکر و نازۆوتی چۆنی باشی ئەفەندی کەوتا هەواڵ پرسینم بەو شەی وەکو قەندی وتی پێم بڵێ هیوە چۆن بوو تۆ بەهرەمەندی پێم بڵێ دنیای هونەر چی پێدایشی لێسەندی پێم وت دنیای هونەری تۆ جوان و تۆ پەسەندی وتم تۆی پێناسانم ژیانی هونەرمەندی وەرە ئاوازێک بڵێن وەکو عەباس کەمەندی یا ناوی تۆ دەهێنم وەک سەی عەلی و مامەندی لەناو شاجوانی ژیان تۆ شاجوان و پەسەندی لەناو شاجوانی ژیان تۆ شاجوان و پەسەندی گوڵی گوڵزارم گوڵێ